بەڵە بەڕزان جارێکی تر سلااوان لەبێ کێ میوانێمە مامۆستا کنسلê Kurya Başûr ku duh roja niştimanî ya Kurya bû me jî bi şêweyekî live zindî dal vê derê merasîmeke gelekî xweş çû sema û reqsa Kuryan jî gelekî ciwan bû pêşkêş kirin وەرە جهێ من دگەلوی باخەوە تە bi çi zimanî ba Kurî Kori. ئەوە ئێستا bi cil û کۆنسۆل bergên لێرەیە فەرموو şer xwendiye فەرموو بەخێر بێ بخير بي. وریا ئەو بەرزیە بە یاخوا بەخێر بێ بەخێر بێ سەر چاوم bi xêr hatî serçav يعني بس بصنا مشتاكم آمادة كروا. أتو هيك جان. How are you, Israel? يا فيري نايس fermo keremke çi qas xwe deqeyekê berî rûnî ev cil û bergê tradisyonel yên Kuryanın ئەوە بۆ یادگاری بۆ یادگاری ڕاستی زۆر جوان. ڕاست وێنەیەک بگرین لەگەڵ تۆ بگرە يا. سلفی أوكي، أوكي، yes, yes. سلفی أحسن مسلسل كمان. بەس جوارە vê derê زۆر جوانە جلێتەوە پۆشاکەکەت Thank you very much. سپاس وەرە جێگەشت بەخێر بێ fermo ڕۆژی نیشتیمانی کۆریای باشوور پیرۆز بێت Oh, thank you very much. زۆر سپاس زۆر سپاس cejnەوە پیرۆز بە شعرێکی گەلک جوانە دوێت کە ئەم تەماشا بکەن دوه تا هەلبەستێک خوند شعرێک خوند بخوا ببینێتە چەوە خوندیە Yes, yes, yes. şeytan Rabaraba'yanda bulbulek Batsla zeytun ne kava Dal kavut Kara mamlakati Beaniya kamu şakanava hatıbu Batsal auk sahanada hatıbu Kacuha hargis peyanda hal nagarabu Panau kerda nulli piabanda rei kardubu Kazangi mliustrakani tazrin kandawa 호리키누의 철의 다케르드 바살차이 사피나와 하울베 리미 가름 두페시카카니 다한 칸두 굴랄라수라 티누아카니 아웃 페다시타 탄하 찬드드로파 샤우누메키안 보쿠 다드라 아위시 부바 세바루 부아사 헤키다 다 페스티페 베드레 زۆر جوان بوو gelek xweş bû گەلک خۆش بوو heyecan û كرسي جبوشة كان. Mr. Joy çend perçene telxwe kirine wan You are dressed how many pieces? چوار جلن It's like a Kurdish dress. وەکو جلی کوردی وە ئەمە یەک Korean traditional dress, no? ئەمە جلی کللتوری کۆریە ئەمە هی دووەمە Very nice. زۆر جوانە And it's just one part. This ئەمە یەک بەشەوانیە How many pieces? چەند پارچەن There is set. سێتێکە یەک دوو سێ چوار پێنجن not hot. Now a little bit hot. گەرمە In the studio. گەرمە Yeah. We have a Kurdish ئێمەش traditional dress. جلی کللتوری کوردیمان هەیە من دەزانم جلی کوردی هەمان شتە زۆر لەمە نزیکە In the north of Iran, لا 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 they have a special dialect. وەروها دیالکتێکی تایبەتی شەیە دەزانی دڵ بخەن لە جلی لۆڕیژی نزیکە. Mr. وی ڕۆ. Joy راسك. te بەڕێ çawa ew helbest xwend bi Kurdî çawa fêrî Kurdî bûyî You heard? bîsê de بەڵێ During my work, لە ماوەی کارەکەمدا من خەڵکی کوردستانم بینیوە و کاتێک هەوڵمدا کە ئەوان ببینم هەوڵم دەدا و شەب بە و شار ڕستە بە ڕستە فێر ببم و بۆ نمونە how little
Roshaistakhani Kurdistan. تشتكي دن تلقل هجار زهاوي لدفاجي لدهوليجي دايا لدفاجي دايا with هذا لريو رسمة دهدا Yes, yes. بەڵێ بەڵێ من فێربووم کە چۆن دەف بشە لێ بدەم و دوێنێ لە ڕۆژی لە ڕێوڕسمەکەدا من درامی کۆریم لێ دەدا he played off و هەژارە ژەهاویش ئێمە بەیەکەوە ئەو دەفی لێ دەدا ئێمە هەوڵماندا دوو ئامێر بەیەکەوە بژەنین ئامێرێکی کۆری و هەروەها ئامێرێکی کوردی ئەوانە هەردووشان زۆر لێک نزیکن هەمان شتن ببوورە کە دەست بچڕێنم دەمەوێت ئەم ئێڤێنتە ببینم Actually, you know, the so interessant wow Korean rhythm and لە کۆریا وەروەها لە کۆریاش هەمان شتە بۆچی ئێمە دەڵێن کللتور وەروەها کللتور پێوەستە بە ژیانی ڕاستەقینی ئێمە و ژیانی کورد و ژیانی کۆریەکان زۆر زۆر لێک نزیکن تۆمەت خوێندووە یان تەنها هیوایەتێکت بووە لە ڕاستیدا من وەکو هیوایەتێک ئەمەم خوێن و کاتێکیش چوومە وڵاتان بە وڵاتاندا گەڕام چەندین دەرفەت هەبوو کە بتوانم ئەو ئامێرە بژێنم وەروەها ئەو کاتە بۆم دەرکەوت کە زۆر لێک نزیکی هەیە لە نێوان ئەو دوو وڵاتەدا من پێم وایە کە ئەمە بنچینەی پەرەپێدانی پەیوەندی دووقۆڵەکانی ئێمە it means that ئەمەش مانای ئەوە دێت کە خەڵکی کۆریا و خەڵکی کوردستان دەتوانن بە ئاسانی ببن بە هاوڕێی یەکتر ئەمە دەست پێچی پەیوەندی دووقۆڵیەکانی ئێمەنە for all this thing yeah, I can do it everything. بەڵێ دەتوانم هەموو شتانە بکەم The Korean drum was played by وەروەها درەمەکە لەلای منەوە دەشەندرا و هەوڵمدا دەفیش بژێنم فێرە دەفیش بم ئەوەی کە گرنگە بینەرانی بەڕێز جەنابی کۆنسۆل هەم مێژونوسە هەم کۆنسۆڵە هەم شاعیریشە هەمیان زۆر خۆشە نە کیژان yes. بەڵێ لە ڕاستیدا I have been here من لێرە بووم بۆ حوت مانگ و ئێستا دەبێتە هەشت مانگ کە من لێرەم و هەر کاتێک من دەچمە شارەکانی کوردستان دەبینین و شتێکەیە کە هانی من دەدات و وا دەکات کە من شعر بنووسم لەسەر ئەم شتانە و من شەرسان بووم بە بێکەس و پەشێو و ئەو شعری زۆری نووسیوە و من شعرەکانی ئەوانم بەدڵە ئەمەش مانای ئەوەیە کە سروشتی شعرەکانی کوردی وەروە سروشتی شعرەکانی کۆری زۆر لێک نزیکن دەتوان وا دەکەن لە داهاتوودا پێنی دووقۆڵی لەسەرمانە بنیاد بندرێن بۆیە من دەمەوێت شعری زیاتر بنووسم لە ماوەی مانەوەکەم لێرە و دەمەوێت گفتوگۆ بکەم و قسە بکەم لەسەر ئەمە لەگەڵ کورد و پێشمە ئەمانە بنچینەکانن ئەمە بنچینەکانی پەیوەندیەکانی دووقۆڵی نێوان ئێمە کۆنسل مەسەل یەک بە حەزاران کیلۆمەتران ji welatê xwe biçe welatekî din ne şikil aynî şikle mesela hûn Korî Asyayî gelekî cuda ne şiklê we ne ziman ne alfabe ne kultûr ne xwarin ne vexwarin tiştek wekeyî Kûriyan tune
تا کورد چاوا دیتن کورد ملتێکی چاوانە Okay. بەڵێ Okay. Actually. لە ڕاستیدا 14 ساڵ بەر لە ئێستا من لێرە بووم 14 ساڵ بەر لە ئێستا من لێرە بووم و لە کەمپی سەیتون کەمپی سەربازی سەیتون کارم دەکرد و ئەو کاتە هەندێک سروشتی شعری هاتە لێ و خەیاڵێ من ئەو کاتە شعرم نووسی و وەروە هەندێک وێنەم گرتن و ئەو کاتە بۆم دەرکەوت کە دیمەنی جوانی کوردستان بەتابەتی چیاکان و ناوچە چیاکان و وەروەها هەموو ئەو شوانانە و هەموو ئەو شتانەی کە بینیم زۆر سەرنجڕاکێش بوون بۆ من زۆر جوان بوون ئەمەش وای کرد کە ببنە هەوێنی شعرەکانی من ئەمە وای کرد کە من ئەو کاتە دەست بە نووسینی شعر بکەم و پێشم وایە کە خەڵکی کورد زۆر خەڵکی بە سۆز و خەڵکی کاتێک دەچمە شارەکان هەموو کەسێک سڵاوم لێ دەکات و دەست برس دەکاتەوە چەند شتێکی هاوشێوەمان هەیە لە نێوان کورد و کۆریا وەک نمونە خەڵکی کورد ڕێز لە بەساڵاتچوەکان دەگرن ئێمەش لە کۆریا زۆر ڕێز لە خەڵکی بەساڵاتچوو دەگرین و ئەمەش پێشمان وایە کە ئەمە شتێک گرنگتر لە هەر شتێکی دیکە خۆشحاڵین بەڵام لەبەرەی شوەکەی ئەمە شوەیەکی سیاسیە هەواڵێکمان هەبوو لەسەر پەیوەندی نێوان کۆریای باکوور و کۆریای باشوور و پێم وایە کۆریای باکوور دیسان هەندێک هەڕەشەی کردو سەر کوورەی باشوور سەر کۆریای باشوور لەسەر ئەمە کۆمنتت چییە؟ بەڵێ بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە ئێمە وەکو کۆریا ئەسمونی شەڕی کۆریامان هەیە لە ساڵی 50 بۆ ساڵی 1953 ئەو کاتە شەڕ هەبوو لە نێوان دوو وڵاتدا ببورن لە نێوان دوونەتەوە لە یەک وڵاتدا شەڕ هەبوو ئێمە ئەو ئەزمونە خەمگینەمان هەیە و ئەو کاتە بینیمان کە کوردیش هەمان ئەزمونی هەیە و هەمان باگراوندی هەیە و لە کۆریای باکوور بەهۆی ئەو بیر و بۆچوونە جیاوازەی کە هەیەە و باگراوندە جیاوازیان کە هەیەە خۆتان دەزان لە دوای 53 تاکو ئێستا کە نزیکەی 6 بۆ 7 ساڵ تێپەڕ دەبێت ئێمە کللتورێکی جیاواز باگراوندی کللتوریشی جیاوازمان هەیە وەروە سیستەمی سیاسی جیاوازمان هەیە ئایدۆلۆژیای جیاوازمان هەیە و ئەوان کە زیاتر کۆمونیست و سۆسیالیستن وەروەها ئەو شوناسیان هەیە بەڵام ئێمە کەپیتالیست و وەروەها ئەمانین و ئەمەش وای کردووە کە ئێمە وڵاتێکی جیاواز بین بۆیە لە کۆتاییدا ئێمە دەمانەوە جارێکی دیکە یەک بگرینەوە وەروەها بتوانیت یەکگرتنێک ئەنجام بدەین زۆر سپاس دەکەین بەڕاستی خەڵکی کوردستان کۆریەکانی زۆر خۆش دەوێت خەڵکی هەولێر بە تایبەتی هەمیشە وەفایان هەیە بۆ فرقەی زەیتون زۆر کاری جوان لە هەولێر کرد و زۆر کولتوری جوانتان لە هەولێر دروست کرد ئەو درەخت و پردوشتانە و قوتابخانە و کە دەستیەوەی تێدا بووە هەمیشە کورد بە ڕێز و وەفا و سەیریەکە جووە حەز دەکەن جەنابی قونسل دکاری بە vê rêvê cîmî bi Kurî bi zimanê xwe xatir bixwazî û bêjî ez bûm dostê vê programê. You can say goodbye by Korean language. I'm afraid. Yeah. How can I say? One more time. Yeah, here. How can I say? In Korea. In Korea. Yeah. 루다오는 한국 사람의 사랑을 받는 방송국입니다. 감사합니다. خاطرê we kamsamîda. So nice to meet you. Thank you. Gelek spas. Serçava. Ciao.